بەڵێ سڵاوتان لێ بێت بینەرانی پایتەخت میدیا وا دیارە من لە بەردەم فەرمانگەی کارەبای کەرکووکەمەوە لە پشتی منەوە دەیبینن گرتبوونەوەی ناڕەزایەتی ئەو کەسانن کە بە گرێ بەست لە فەرمانگەی کارەبای کەرکووک داوام دەکەن و داوای دامەزاندن دەکەن ئەوانەی لە پشتی منەوە دەیبینن پێکاتون لە نەتەوەکانی کورد و عەرەب و تورکمان برا سڵاو لێ بێت پێم بڵێ ئەوە بۆچی گرتبوونەتەوە کێشتان چییە؟ بەخێر هاتنتانەکەین بەخێر بێن ئێمە وەکو گرێبەستانی بەڕێوەبەرایەتی کارەبای کەرکووک کە ماوەی چەند ساڵێکە وعدی تاعینکردنیان دراوە پێمان لە وەزیری کارەبا و بەڕێز وەزیری دارایی تەیف سامی و بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شایع سوودانی چەند ساڵێکە ئێمە وەکو گرێبەست کار ئەکەین لە بەڕێوەبەرایەتی کارەباکانی عێراق نەک بەس کەرکووک. بەڵام چییە؟ ئێمە هەر وەکو خۆمان ماینێتەوە هەر لەسەر گرێبەستین شەرتەکانی خۆمان وەکو ئەوەی کە گرێبەست بین تەواومان کردووە، بەڵام هەتا ئێستا ئەو شەرتانێکە بۆ تەحویلمانەکرێت بۆ سەرمەلاکی هەمیشەیی لەسەر وەزارەتی کارەبای عێراق هەتا ئێستا هیچیان بۆمان نەکردووە. ڕاتبمان بە کەمی ئەدرێت، دایم تووشی کێشە و گێچەڵ ئەبین لەگە خەڵکە بەسای کارکردنەکەمانەوە. هەروە چاوەڕێکین هەر لە موعد بۆ ئەم وعد هەتا ئێستا هیچیان بۆمان نەکردووە. ماوەکانی ڕابردوودا هیچ کردبوونی ناڕەزایەتیان ئەنجام داوە زۆربەی جار بەڵێن زۆربەی جار گرتبوونەوەی ناڕەزامەندی بایکۆتکردنی داواممان داوە هەتاکو ئێستامان زیاتر لە دەیەمین جارە بایکۆتی داوام بکەین و ناڕەزامەندی خۆمان وەکو گرتبوونەوەک و خۆپیشاندان بکەین. سپاس. ئەلبەتە من دەمەوێت نوێنەری ئەم خۆپیشاندانە وەرگرم. برا سڵاو لێ بێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتان ئەگەر بیت ئێرەوە باسی بۆ بکەی بزانم ئێوە بۆچی گرتبوونەتەوە کێشتان چییە؟ بەرێرە بفەرموو. ئێمە کێشەکەمان ئەوەیە کە ئەم کارمەندانی کایبینی کارمەندی کارەبای کەرکووشین ئەو کارمەندانین کە پارە هێنینەوە بۆ دەوڵەت، ئەوانی کە وەرەقا بێن بۆ ماڵەکان، وەرەقی کارەبا بێن بۆ ماڵەکان و بۆ دوکانەکان بۆ معاملەکە پارە کۆکەینەوە. ئێمە لە ئێستاە ئەمە دەیان خۆپیشاندانایکەین بەرامبەر کە وەزارەی مالیە مالیە هەر جاری بە بیانوویەک بیانوو لە ئێمە ئاگرێ. ئێمە تەزبیت کراوین لە عەقدەوە بۆ هەمیشەیی تەزبیت کراوین بەڕێز محەممەد شایع سوودانی موافقەی داوە بە پێی کتابەکانمان لایە کە لە موازنەی 2023-2024-2025 تعین کراوین، بەڵام لە وەزاری مالیە بە بیانووی ئەوەی کە تعینمان ناکەن نەماکەن بە هەمیشەیی بە بیانووی ئەوەی کە خەزینەی دەوڵەت تووشی عجزی مالی ئەبێت. ئەمە خۆی بیانوویەکە پێشتر بیانوویە تریان گرت کە ناومان دەرکرا بوو ئەسڵەن هەر لە میزانیە کتابێکیان ڕەفە کرد کە ئەمانە زوڵم لێکراوە سەقەتت سەهوەن. ئێمەش بۆ هۆکارەوە ئەمە دەیان جارە ئەم گرتبوونەوەیە ئەنجام دەدەین لە هەموو عێراقایە لە ئەمڕۆیە ئەم گرتبوونەوەی کراوە لە پێش هەموو دایری کارەباکانە. ئێمە لە هەموو عێراقا 1993 کارمەندین، لە کەرکووکە 353 کارمەندی ئەم کاراکەین. زوڵمێکی گەورەمان لێکرێ، بەڕاستی ئەمە زوڵمە لە ئێماکرێ. ئێمە دەستخۆشیەکی تایبەت بە تایبەتی پارێزگای کەرکووک مەحافزی کەرکووک بەڕێز ڕێبوار تەها پشتمانی گرتووە، جوابی کتابێکی ڕەفع کردووە کە چین بۆ لای بە تایبەتی کتابێکی ڕەفع کردووە بۆ ئەوەی کە داوامانی کردو ئێمە کرین بە هەمیشەیی کە پێویستی پێمانە، بەڵام وزارەی مالیە زوڵممان لێکە ئەلێ نایان کەمە هەمیشەیی نازانین بەچی بیانوویەکی ترەوە ئیتر لە دوای ئەم گرتبوونەوەیش بیانومانی ئێمەش لە ئێستاە ئەمە تەیف سامیە. ئێمە لە ئێستا ئیزرابمان کردووە، بایکۆتمان کردووە، کار ناکەین، دەوام ناکەین هەتاکو ئەو کاتەی کتابێکی ڕەسمی لە وەزارەی مالیەوە دەرنەچێ بەهۆی ئەوەی کە ئێمە تەزبیت بکرێت. زۆر سپاس. ئەلبەتە ئەوەی دەبینن گرتبوونەوەی ناڕەزایەتی کارمەندانی کارەبای کەرکووکە کە بە شێوەیەکی گرێبەست لێرە کار دەکانەوەن بازەوە دەکەن کە لە ماوەکانی ڕابردووشدا بە هەمان شێوە گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە داوایان کردووە لەلایەن لایەنە پەیوەندیارەکان کە بکرێن بە هەمیشەیی و سەر ڕایەوە کە باز خۆیان بازەوە دەکەن کە محەممەد شایع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق سەرجەم کارەکانیانی تەواو کردو، بەڵام کێشەی ئەمان لە وەزارەتی داراییەوە بە گوتوی خۆیان تەیف سامی هۆکاری ئەوەیە کە ئەمانە ناکرێن بە فەرمانبەری هەمیشەیی و داوا دەکەن کە بە زووترین کات بکرێن بە فەرمانبەری بە هەمیشەیی و بازەوەش دەکەن ئەوان بایکۆتی داوامیان کردووە و ئامادە نین بەم شێوەیە دەوام بکەن.